دوێنێ وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند کە لەم دوا سەرجەم دامەزراوە چەکدارەکانی پاکەکە لە سووریا و عێراق دەکەنە ئامانج. ئەمە لە کاتێکدایە کە نزیکەی چەندین ڕۆژە ناوچە سنوورەکان لەلایەن تورکیا و بردومان دەکرێت کە کاریگەری بەتایبەتتر لە ڕووی مادی یاخود با بڵێن کاریگەری ژینگەیی، کاریگەری لەسەر دڵ و دەرونی دانیشتوانی ئەو ناوچەیە و ئابووری ئەو ناوچانە بەتایبەتتر ناوچە سنوورەکان دروست کردووە. تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری ئیسماعیل عوسمان کە ئەمڕۆ وەکو با بڵێن ڕۆژنامەنووس لەگەڵمان دەبێت. دیارە ئیسماعیل عوسمان پامنێری کورسستان نیوزە، بەڵام ئەمڕۆ جیا لە پامنێری وەکو میوانی بەرنامەی بەیانی کورسستان نیوز لەسەر بابەتەکان یاخود کاریگەری بردومانەکان ناوچە سنوورەکان لەگەڵمان دەبێت. ئیسماعیل سپاس بۆ ئامادەبوونت. دیارە پێشتر زانیاری زۆر لەسەر ئەو بابەتانە پێداوین. ئەمڕۆ کاتەکە زیاترە ورتر زانیاری لێ وەردەگرین. بە دیاریکراوی وەک ئاگاداری کە چەند ڕۆژێکە بە بەردەوامی ناوچە سنوورەکان بردومان دەکرێت. بە دیاریکراوی هۆکاری ئەو بردومانانە چی دەبێت بەپێی ئەو لێدوانی وەزیر دەرەوەی تورکیاش کە زیاتر ئەم ناوچانە دەکەنە ئامانج، کاریگەریەکان چی دەبێت؟ بەڵێ میهرەبان سڵاوتان لێبێ. ئەوەی گرنگە باسی لێوە بکەین هەر ئەو وتارەی تورکیانیان بەرگری وەزارەتی بەرگری تورکیا کە باس لەوەکە لەمە دووە بڵێن بەسەرتر ئەو شوێنانەکەنە بردومانەکەن کە شوێنی مانەوەی یان بارەگاکانی پارتیکرەکانی کوردستانە هەر لە ساڵی 2092ەوە دوای راپەڕینی خەڵکی کوردستان لەلایەن وڵاتی تورکیا ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بردومان کراوە و بردومان دەکرێتەوە. خەڵکی ئەو ناوچانە زۆرترین گرفتی بۆ دروست بووە بە بەردەوام ئەو بردومانانی کە دەکرێتە ئەو ناوچەیە خەڵکی سڤیل گونشین مەڕدار جوتیار هەموو ئەو دانیشتوانی ئەو ناوچە سنووریانە بوونەتە قوربانی ئەو بردومان و ئەو تۆبارانە تەنانەت لە نزیکی ناوچە سنووریەکان کە بەشێک لەو گوندو ئاوەیانە هەنا لە ڕێگای تۆبارانەوە زۆرترین زیانیان پێگاتوە. بردومانەکان دێتە قوڵای ناو خاچی هەرێمی کوردستان کە ئەمە ئەبین لە ساڵانی ڕابردوش چەندان هاوڵاتی لە نێو شارەکان لە سنتەری قەزا و ناحیەکان لە خەڵکی ناو خەڵکی سڤیل بردومان کراوە و بووتە قوربانی. ئەوەی کە کۆی ئەو بردومانانە کە ئەکرێ بێگومان تورکیا بە پاساوی یان بە بیانووی بوونی هێزەکانی پارتیکرێکارانی کوردستان لەو ناوچانە بردومانەکە تۆبارانەکە تەنانەت درۆنی تورکی بەردەوام بەسەر ئاسمانی ناوچەکان ئەسوڕێتەوە و لە هەر شوێنێکە وەک خۆیان ئاماژە ئەکەن هێزی چەکداری ئەبین و بردومانی ئەکە. بەڵام بەپێی ئەو بەدواداچوونانی ئێمە وەک تیمی کورسات نیوز کە لە سنووری ئیدارەی سۆران بڵێن پانتاییەکی زۆرمان لەگەڵ سنووری وڵاتی تورکیا هەیە کە بەردەوام ئەو هاوڵاتیانەی ئەو خەڵکی سڤیلی ناوچە بڵێم سنووریەکان ئەبنە قوربانی. بەدواداچوون ئەەکەین زۆرترین ئەو بردومانانەی کە ئەکرێ خەڵکی سڤیل تێدا زەرەر بووە، خەڵکی گونشین تێدا ماڵوێران بووە، لەسەر ماڵ و حاڵی خۆی ئاوارە بووە، تەنانەت شەهید بووە و برینداری زۆر هەبووە، زۆرترین خانوبەری ماڵ و یان شوێن نیشتە زێبوونیان وێران بووە و تەنانەت تا ئێستا ئەوەی کە گرینگە هیچ یەکێک هەم لە حکوومەتی عێراق هەم حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوو لە ڕێگای هەردوو ئەنجومەی نوێنەرانی عێراق یان پەرلەمانی کوردستان چەندان لیژنە پێک هاتووە، سەردانی ناوچە سنووریەکانی کردووە، سەردانی ئەو ناوچانەشی کردووە، بەڵام تا ئێستا نەقەرەبوو کراونەتەوە نە بە دەنجیانەوە چوونە کە هاوکاری بکرێن میرەبان. باشە ئیسماعیل، هەڵبەتە ئەوەی کە ڕوونا با بڵێن ئەو ئامارانی کە لە بەردەستایە بۆ فراوانبوونی بنکە سەربازەکانی تورکیا لە ناوچە سنووریەکان، ئەم ئامارانە چیمان پێ دەڵێن؟ ئایا تورکیا بەتایبەتر لەم دواییانەدا توانوێتی بنکە سەربازەکانی فراوانتر بکات و هاوکاتیش زیاتر بێتە نزیک سنووری گوندەکان لە ناوچە سنووریەکان؟ بەڵێ ئێمە ئەزانین چەندین ساڵە لە سنووری بڵێن پارێزگای دەهۆک هەر لە بڵێن باتیڤانە بامەڕنەیە ئەم کۆمەڵێک لەو شوێنانن کە زۆرترین بارگای بڵێن هێزی تورکی تێدا ماوەتەوە، بەڵام ماوەی چەند ساڵێکە بڵێن سوپای تورکیا لە ڕێگای هێزێکی زۆرەوە لە سنووری برادۆ چەندان قەرەقۆڵ و خاڵی سەربازی داناوە بەپێی ئەو ئامارانەی کە لە بەردەستدانە تەنانەت لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان یانەکە ئیداری ناوچەکە ئاماژە پێکراوە بە قوڵای 40 کیلۆمەتر بۆ 45 کیلۆمەتر لە هەندێک شوێن هاتوونەتە ناوخاچی هەرێمی کوردستان و بارەگا و بڵێن قەرەقۆڵی سەربازیان داناوە و بە پانتایی زیاتر لە 60 کیلۆمەتر کە مەودای سنووری تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان هەیە بەو پانتایە لە تەواوی ناوچەکە هاتوۆتە ناوخاچی هەرێمی کوردستان و شوێنی سەربازی داناوە، تەنانەت لە هەندێک شوێن ڕێگای گشتی لێداوە و کارەبای هێناوە و بەردەوام هاتوچۆی سەربازی هەیە. ئەمە وای کردووە تورکیا کە هاتوۆتە ئەو ناوچانە
وەک دروستکردنی ئەو پێگە و ئەو شوێنی سەربازگەمانەوەی بۆ ئەوە نیە تەنیا بەو بیانوە بێت بە بوونی هێزەکانی پارتی کرێکاران لەو ناوچەیە بێگومان لە کۆی ئەو شوێنانی کە ئێستا لە سنووری برادۆز کە چەند ناوچەیە قڕەقۆڵی داناوە بە هەمیشەی ئەمێنێتەوە هیچ بارەگە و پێگەیەکی پارتی کرێکارانی کوردستان لەو ناوچەیە نییە تەنانەت لە ناو خاچی گوندەکان لە ناو حرمی ئەو گوندانی کە لەو ناوچەیە هەنە لە سنووری گوندەکان بەڵام تەنانەت بازگەی داناوە تەنانەت ڕێگری لە هەندێک لەو گونشینانە ئەکا بچنەوە سەرخاک و ماڵ و شوێن و نیشتە جێبوونی خۆیان کە لە ڕابردوو تێیدا ژیاون ئێستا لەو شوێنانە دوور خراونەتەوە ئەمە وای کردووە کە هاوڵاتیان لەو ناوچە سنووریانە هەست بە نائارامی بکەن هەست بکەن کە ژیان و گوزەرانی ڕۆژانی ڕابردوو یان ساڵانی ڕابردوو کە تێیدا ژیاون وەک زێری خۆیان تێیدا ماونەتەوە ئێستا ناتوان لەو شوێنانە بەرداوی بە ژیانی ڕۆژانی خۆیان بدەن ئەمە بۆتە گرفت لە بەردەمیان و بەپێی و ئامارانەی کە هەشن لە ساڵی 1992ەوە کە تورکیا ئەو ناوچانە بەردومان ئەکا بەپێی ئامارە ڕسمیەکان 191 هاوڵاتی سڤیلی گونشین بوونەتە قوربانی بەداخەوە گیانیان لەدەستداوە زیاتر لە نزیک بڵێن بە 598 کەس بۆ 600 کەس بریندار بوون لە کۆی ئەو بەردومانانە ئەمە تەنیا بۆ زەرەرە گیانیەکان بەڵێ میێرەوان باشە تایبەت بۆ زەرانی بە تایبەت لەم دوای بردمانانە کە کراوەتە ئێستا دیاری نەکراوە زەرور زیانەکان چەند بەڵام ئەوەندەی بەدووادا چون کرا بێت کوتیمی ڕۆژنامەوانی کورسات نیوز ئەو زەرور زیانانە بە تایبەتر لە ڕووی ژینگەیی لە ڕووی ئابووری زەرور زیانەکان چۆن مەزندە دەکرێت بەڵێ میهرەبان زیانەکانی ناوچە سنووریەکان بە دوو شێوە دەتوانین پۆلیدی بکەین یەکێکیان کە پەیوەستە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان ئێستا 185 گوند بە تەواوی چۆڵکراون و زیاتر لە 30 گوندیش مەترسی چۆڵکردنی هەیە یان یاخود بڵێن هاوڵاتیان بە ئاسایی ناتوانین ژیان و گوزەرانیان تێدا بەردەوامی بکەن ئەمە کە پەیوەستە بە هاوڵاتیان لەلایەکدا ژیان و گوزەرانیان کە ناسوورێت یان بڵێن ناتوان لە ترسی بردومانەکان یان لە ترسی گیانی خۆیان ئەو ناوچیان جێهێشتووە ئەو چۆڵ کراون کە بێگومان هەموو سەرچاوەداریایەکانی داهات یان بڵێن بژێوی ژیانی ڕۆژانیان گونشینان زیاتر لەو بەرهەمانی کە ساڵانە بەرهەمی دێن ئەمە لەلایەکی تری شەوە بێتەوە بەهۆی ئەو بەردومانانەی کە هەیە بۆتە هۆی سووتانی بڵێن پوش و پاوان و لە وەرگاکان کە ئەمە سەرچاوەیەکی گرنگی بە خێوکردنی مەڕووماڵاتن واتە لە هەر ئەگەرێکدا کە بەردومان ئەکرێت ئەو ناوچەیە بەهۆی کەوتنەوەی ئاگر بڵێن مەڕووماڵاتەکان لەو ناوچەیە دوور ئەخرێنەوە بەو پێیەکە هەم لە وەرگاکان ئەسووتێن هەم پوش و پاوانی هاوڵاتیان لەو ناوچەیە کە مەڕووماڵاتیان تێدا بەخێوەکە نامێنێت و لە سەروی هەمووشیانەوە مێشە هەنگ زۆرترین زیانی پێکەوتووە بەپێی و ئامارانی ساڵانە هەیە کە بەرهەمی هەرە نایابی مێشی هەنگ لە سنووری کوێستانیەکان یان بڵێ شوێنە شاخاویەکانی ئیداری سۆرانە تەنانەت ئەمساڵ لە یەکێک لە پێشبڕچیەکانی بڵێن فستیڤاڵی 16مین فستیڤاڵی وڵاتانی ئاسیا کە کرا لە وڵاتی سعودیا یەکێک لە هەنگاوانانەکانی سنووری سۆران توانی بە نایابترین و باشترین جۆری هەنگوین لەسەر لە کۆی 41 وڵات کە بەشدار بوو تێدا باشترین جۆری هەنگوین دەرچوو ئەمە لە ئیداری سربەخۆی سۆرانەوە لە ناوچە سنووریەکانی بڵێن سۆرانەوە بەخێوەکە بەڵام ئێستا کە دێت ئەو ناوچانە جێ دەهێڵێت و ناتوانێت ئەو مێشە هەنگانی لەو شوێنەبی کە ئەوە زیانی پێگەشتووە لەلایەکی تر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە یەکێک لە نایابترین بەرهەمە کشت و کاڵیەکان لەو سنوورە شاخاویان لەو سنوورە کوێستانیانەیە کە هەیە ئەمە وای کردو ئەمەش وەک پێویست نەبێت واتە بەدەر لەوەی کە قانووی هاوڵاتیان ڕووخاوە بەدەر لەوەی کە ناوچەکانی خۆیان جێهێشتووە هەروەها هەم کشت و کاڵی هەم بەخێوکردنی مەڕووماڵات هەم مێژ هەنجیش زیانی پێگەیشتووە و ئێستا ئەوانە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەکانیان یان بەرهەمەکانیان لە کەمبوونەوەدای میهرەبان بەڵێ ئیسماعیل سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت دەستخۆش سپاس بۆ ئیسماعیل عوسمان کامڕۆ وەکو نووسەر میوانی بەیانی کورسات نیوز وەکو ڕۆژنامەنووس میوانی بەیانی کورسات نیوز بوو دووبارە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان